ئەوە ئەم بەرهەمە گەورەی لێ دەستەکەوێکە تەحملی معاناتیان کرد. مەکە زۆر سەخت بوو، زۆر قرس بوو، زۆر ناڕەحەت بوو. ئاخر ئومەیە چییە کرد بە بیلال؟ ئاخر ئەبوو جەهل چی ئەکرد بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ ئاخر سەرانی قوڕیش چۆن ئیهانەی هەموو یەکێکی سەحابەکانیانە کرد. بەڵام ئەم پەیامی هیجرەتە پێمانەڵێ ئەگەر ئینسان سەبر بگرێ، ئەگەر لەسەر ئیبتیلاکان بە ئارام بن، ئەوە یقینن لە ئایندەیە گەورەیتان دەسەکەوێ، لە نێو هەناوی تاریکیەوە خۆری ڕووناک و سەرکەوتنەکان بەدەستیاندێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم ڕۆحیەتەوە ڕۆشتە نێو مەدینە، بۆیە بە یەک گوشە کێشەی نێوان ئەس و خەزرەجی چارەسەرە کرد. بە یەک گوشە لە مودەیەکی زۆر کەمە پەیماننامە و سەحیفەی مەدینە ئەنووسێتەوە. ڕاستە خۆ مزگەوتەکە بۆ دروستەکات و دایانمەزرێنێ. ئەگەر سەحابەیە بەردێکی هەڵەگرت، ئەم دوو بەردی هەڵەگرت. ئەگەر سەحابەیەک جارێکیان وتی ئەو کۆڵی تۆ با من هەڵیگرم یا ڕەسوول الله، وتی نە خۆم هەڵیەگرم. لە کاتێک کە ئەڕۆن بۆ غەزوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ دوو کەسێکیان ئیمامی عەلیە بە نۆرە ئەبێ سواری وشترەکە بن یا سواری وڵاغکە بن، وتی یا ڕەسوول الله تۆ سواری وڵاغکە بێ، ئێمە سوار نابین. وتی نا، من لە ئێوە بێهێزتر نیم، لە ئێوەش بێنیازتر نیم لە ئەجر و پاداشتی خوایی. بۆیە شتەکە ئەگەڕێتەوە بۆ قودوە، ئەگەڕێتەوە بۆ سەرکردە، چەندە سەرکردە خەمخۆر بێ، چەندە لێبوردە بێ، چەندە بتوێتەوە، چەندە بسووتێ بۆ مەبدەکەی خۆی، ئەوەندە سەربازەکان لە خزمەتیا بن و بە قسەکەن.